خاتون گیانێمە دکتۆرێکمان هەیە ناوی دکتۆرە گوڵاڵەیە وابزانم ئەمڕۆ لە هۆڵی نەشتەرگەریدایە پسپۆرەکەی چێ کاکەڕۆن؟ پسپۆری ژنانم ناوبوونە کاتە بۆ بەرنامەکەی ئێمە زۆر باشە. سڵاوتان لەوێ من ئەمڕۆ هاتم بۆ نەخۆشخانەی بەخشین بۆ ئەوی سەردانی نەخۆشیە بکەم. لەوێ کە دانیشت بووم چاوەڕێمە کرد بۆ ئەوی کە سەردانی نەخۆشەکە بکەم بیرم لەوە کردەوە کە من کۆمەڵێک خاتونم دواندووە بەڵام بوارێکی زۆر گرنگم لە بیر کردووە کە ئەویش بواری پزیشکیە. بۆیە بیرۆکی ئەوەم بۆ هات کە بچم بۆ ئیدارە و لەوێ پرسیاری ئەوە بکەم کە تۆ بڵێ چی دکتۆرێکی لەبێ لە بواری ئافرەتاندا پسپۆر بێت و لەوێش خانمێک بدوێنم. لەگەڵ کاکەڕوان گفتوگۆمان کرد ئەویش وتی کە دکتۆرە گوڵاڵی لێ. جا نازانم کاکەڕوان ئێستا دکتۆرە گوڵاڵە لێرەیە بتوانم بیدوێنم؟ ئێستا تەلەفۆنێک بۆ هۆڵی نەشتەرگەریەکەم زانم کاتە گەر تەلەفۆنێ بکەی ئەگەر جێ بێ کۆ قسەی بکەم. سڵاوتان لەبێت عزیزت نەبێت دکتۆرە گوڵاڵە تەواو بووە لە ژووری نەشتەرگەری؟ زۆر باش دەست خۆش بێ عزیزتم بێ زۆر سپاس حاڵ لەگەڵ تەواو بووە کاتە زۆر باشە دەست خۆش بێ من نەخسەتان بخێرێ سپاس دەکەم. گوڵاڵە عەلی کەریم دکتۆرە گوڵاڵە لەدایکبووی ساڵی 1975 و خەڵکی ناوچەی قەرەداغا. گوڵاڵەخان پاشتاوەکردنی سەرجەم قۆناغەکانی خوێندن بە شێوەیەکی سەرکەوتوانە دەچێتە کۆلێژی پزیشکی گشتی و بە سەرکەوتویی ئەو کۆلێژە چاوە دەکات. لە پاشاندا پسپۆری خۆی لە بواری ژنان و منداڵبوون هەڵدەبژێرێت و هەر لەو بوارەشدا نەخۆش دەبینێت و نەشتەرگەریەکانی ئەنجام دەدات. هەوڵمدا چاوم بە دکتۆرە گوڵاڵە بکەوێت لە نەخۆشخانەی بەخشین لە پاش ئەنجامدانی نەشتەرگەریەک. ئێستا دکتۆرە گوڵاڵە یەکێکە لە دکتۆرە ناودار و سەرکەوتوەکان لە بواری ژنان و منداڵبوون. هاتوومەتە ئەم نهۆمە بۆ لای دکتۆرە گوڵاڵە کە پێیان وتم یەکێک لەو دکتۆرە ئافرەتانی کە ئێستا لە بەخشینە دکتۆرە گوڵاڵە و یەکێکە لە دکتۆرە باشەکان بەڵام لە ژووری نەشتەرگەریە بەڵام ئێستا تەواو بێ و پێشتر پەیوەندیم پێوە کردو و خۆی ئامادە کردو بزانین دکتۆرە گوڵاڵە ئێستا ئامادەیە. جا نازانم ئەم دەرگایە چۆنی ژەکرێتەوە مەگەر لە دەرگا بەم چکە کۆدی لەسەرە. السلام عليكم دكتورة خير كاتب باش صعب لي شكت لكاس ما نقدرتي زوج خوش حالبهم زور ممنون دكتورة قلالة نرجعني بولاي برسان ووصفي برسان ياكي يمكن للدكتورة باشا كان جا حزكم يكسر بودس يمكن دكتورة قلالة كي سبوريكي هي والله من دكتورة قلالة علی کەریمە بابين إيران سپۆری ژنان و مناڵبوون تقريبا 2000 لو تنو 2000 تخرجوا كرة الجامعة السليماني ولدواء وشوهر لنا سليماني وطرافيا دوام كردوه واستش بيانيان خاصة كيساتي إمرجنسيا كيساتي منالبون يعني لبارتشون يا كيساتي عمليات به يما بخشينه وش كان مكان بيانيان تأتي لبخشينه زباش كاتا أزمن چند سال كار كردنه هلا بواري تندرستيا حساب كان وتنو بو 2023 لو نو تخرج من كردو ما شاء الله يا اخوا تمام بركة بيت وكارشتن ممنون تقريبا او 14 صالشه اختصاصك يخون جنان مناڵبوون جا بحزي خوبو عادة لكل سنة يمكن شيء أومان هي اختصاصك أخواني كلا قل حزي خدنا بنجيتها بوكو حز بله يعني حزي خوبو هلا من عالية هذا مناڵی يشتا زمانە پانە بۆ تۆ یان حەزت لە چیە حەزم بە دکتۆر یعنی شتەکە هەری خۆم اختصاصەکەش هەر حەزی خۆت بوو ینی کە بیرم لەوە کرد بێت چوو بێتمە بەڵێن بەشی پزیشکی حەزم لە
لانی نیسایەکەی بۆ باشە هەشتێک بێ قرس نییە مامەڵەکردن لەگەڵ نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و ئەم بابەتانەیە وەکو بڵێ قورسە بەڵام عامەتەن کە تۆ حەزت لێ بێ فەرقی هەیە وەکو ئەوەی کە ها شتەکەیان بۆ دانابێتی ینی بۆیان هەڵبژاردبێتی بەس من خۆت حەزی خۆت بێ متعی لێ بینی کاتێسا ئاسودێ لە پیشەکەتە الحەمدولillah الحەمدولillah ئەی پاشە ڕۆژانە چۆن بەسەر ئەبێ لە کاتی دکتۆری ئاوەزەم هەم ینی کۆمەڵێک مەسئولیاتتان لەسەرە وەکو دەوامی ڕۆژانە زیاتر لەکوێ بەسەرێ بن هەموو ڕۆژێنە شتەرگەریتان هەیە بنمونە ئێستا من بەیانی لە ڕێگە بوو مناڵ مەگەیان بۆ قوتابخانە ئیتر تەلەفۆنیان بۆ کردم وتیان حاڵەتێکی ئاوا بۆ شێوە هەیە دوتم شتەکانی بۆ حەزم کاتە باردۆخی نەخۆشەکان ئەو ڕۆژانی کردنە ئیشتە ئیتر جاری وایە بۆ نمونە کەیساتە بێ یەم لێرە جاری واژەیە ئەگەر نەبێت ئەو کاتە زیاتر بە کاروباری ماڵەوە مەشغوڵە بن یا بەیانێکی زیاتر ئەگەر لە هەر شوێنە سمیناریا محاضەرە هەبێ پەیوەندی بە اختصاسەکەی خۆم بێ ئەچم باشە ئەو اختصاسی کە تۆ تیا ئەخوێنی و کەسانێک سەردانت ئەکەن ئاسوودە لەگەڵتانە خۆشەکانت ئەوانی کە سرت لێ ئێن ئیتر بۆ نەخۆشیێکی ژنانە بێ یاخۆت بۆ منداڵبوون بێن بۆلات وڵاهی هەز ناکەم ئەوانی کە یەن سەردان مەکەن یعنی قەت ڕۆژە لە ڕۆژان مەشاکیلم هەبوو بێ لەگەڵیانە بۆ ئەوان وەزان پرسیار لە نەخۆشکی باشترە بەڵام یعنی عاتن خۆ هەستی پێکێگەر نەخۆش لەگەڵتان مرتاح بێوە نیە الحەمدولillah ینی باش ینی یەکێک لە ئەوانەی من صفەتەکانی من کە زۆریش سواز بخوای گەورە ئیتر ئەو فەزلی خوایە بەڕاستی زۆربەی شتەکان یعنی تۆ هی خۆت نییە ینی ئەمانە کە خوای گەورە شتێکتی ئەخۆڵقێنێ من هەموو کاتی ئەوانەوە فەزلی خوازانم لەوەی کە ڕێژەی تووڕەبوون و ئەسڵە بێت ئەو شتانم زۆر دەگمەن هەر لەگەڵ هەر لە باشە ینی مادەم هەر باس لە شتی تەندروستیەکەین و لێرە وەستاوین زیاتر ئەو نەخۆشیە ژنانانە چین کە ئێستا باوە خانمانیان بۆلات بێجگەر لە بواری مناڵبوون و ئەو بابەتانی والله ئێستا حالیان لەگەڵ جەماعەتی عملیاتە قسەم کرد من وتم هەفتەی پێشووتر دوو حاڵەتی نازور و کورتاجم هەبووە یعنی سبحان الله سیرەکەی کورتاژ وەزان بۆ مناڵ لەبەر نه نازور و کورتاجەکە بۆ مەسائلی تەشخیصیە یعنی بۆ نمونە ئەوەی کە نەزیفە ڕەحمی ئەستور بۆ گۆشتی زیایی هەیە ئەو حاڵەتانە هەبووە دوانیان ئەم نەخۆشی ینی سەرەتانی بووە ینی بەڕاستی ئەمە هیوادارین دوور بێ لە هەموولایەک هیوادارین ینی نەخۆشەکانیشکێن بەڕاستی بە پێی ڕێنمایی دکتۆر بێ یعنی چیان پێ ئەڵەن بە قسەیانکەن چکم بەڕاستی من لە خۆمەوەڵم هەموو دکتۆرێک حەز ئەکا یعنی مەودای نەخۆشەکە ینی ڕۆیشتنی نەخۆشەکەی بە باشترین مەودایە بڕوا و باشترین چارەسەری بۆ بکە ئەی باشە لە ژووری نەشتەرگەریە چۆن ینی مرتاحی بۆ کاتانی بەسەریابێ ڕەنگە هەنێ حاڵەتی لە ناکە و ڕووبا بە تایبەتی لە کاتی منداڵبوونی سروشتیا بێ خۆ لە کاتی نەشتەرگەریە بێ حاڵەتی لە ناکە و ناخۆش ڕووبات چۆن مامڵ لەگەڵ ئەو کاتانەیە ئەکەیت وڵی سەر ئێمە بە حکمی ئیشەکەمان خۆتان نزان مناڵبوون کات وەختی بۆ نییە جاری وایە بەیانیان زووبانتەکەن سێ شەوبانتەکەن بەڕاستی ینی کاتی بۆ نییە تۆ هەچ کاتێک کە بان کرای حاڵەتەکە زۆربەی ئەو حاڵەتانە هەمویان تاریئەن کەیت ئەبێ بە یعنی بڵێن بەڕووخۆشیەکەوە بە تەفاعولێکەوە تعامل لەگەڵ نەخۆشەکە بکەی و الحەمدولillah ستافەکانی ئێرە هەموو جارە من بە جەماعەتی بەخشین هەڵم ستافەکانیان هەڵبژاردان کاتە هاوکارێکی باشی الحەمدولillah چ لە ستافی مناڵبوونیانەوە بێت چ لە ستافی نەشتەرگەریانەوە بێت هەمویان کەسانی هەڵبژاردن و ئەو نەخۆشانشم کە هێناوەتە ئێرە کە دوای نەشتەرگەری گەڕاونەتەوە هەمویان وەسفی بەڕاستی کارمەندانەکەن و کە لە دەم بەهاتنەوەیان و جێ خۆشحاڵیە لەخوا بەزیادە باشە ینی لەو کاتانی کە بن ئەو حاڵتانی کە ڕوبەڕوو بووەتەوە قەت بووە ینی خۆ زۆر زۆر نەخۆش بووی باردۆخێکی ناخۆشە هەبوو لە پڕ تەلەفۆن کرابێ بەڵام هەر لەبەر نەخۆشەکان یعنی کەم تەرخەوی نەکردبێ وەکسەر ڕاو کردوێ بۆ نەخۆشخانە و بەپەلەچووی بۆی تاتوانی بێتم زروفی بڵین سەحیم متەسامح بوو بێ و توانی بێتم خۆم هاتوون بەدەم نەخۆشەکانمانەوە یعنی زۆر دەگمەن ینی بڵم نەمتوانی بە یا شتێک یا بیەم بە خەفارەت یا بیەم بە کەسێکی تر هەوڵم یاوە بادەم بە نەخۆشەکەم وتووە خۆمیان بەدەم تۆ خۆ
دکتۆر با بەردەوامی بین بە گفتوگەکانمان کۆمەڵێک بابەتی تەندروستی لێرە باسکەین و هەم باس لە ئەزمموی ژیانی خۆت لەگەڵ کەنتی تەندروستی ئەو بواری دکتۆریە کە کارە تێدا کردووە جا دایمان پێکدادانە هەیە لە نێوان دکتۆر و نەخۆشە هەم دکتۆرەکان لە نەخۆشەکان ڕازی نین هەم نەخۆشەکانیش کۆمەڵک لێگەن دکتۆر عیلاجی زۆرمان بۆ نووسێ یان جاری وایە بە پێچوانەوە وڵە هیچمان بۆ نانووسێ ئەمانە چۆنە بینی ئەو حاڵەتانی ڕۆژانە ڕوبەڕوو تێبێتەوە وەکو مەسائلی ئەوەی کە عیلاج زۆر نووسین من ئەڵێم عامەتەن بەلایەنی نیسائیەیە کە نەخۆشیە بۆ یەک شت نایەت هەیە بۆ نمونەیەت بۆ التهاباتێکی بەسیط بەڵام لە ئەسنای قسەکەیە کە ئەیدوێنی مجموعەیە مەشاکلی تری هەیە یعنی هەر مەشاکلێکیش ئەگەر هاتو بەڕاست هاتۆ عیلاجی بۆ نەنووسی یان شتێکی بۆ نەکەی دوایەتەوە گلەیەکە چون نەخۆشی خۆتە زانی ئێمە چەند ساڵێکە لەم بوارەیە نەخۆشەکە ئەوە نیەکە بۆ نەجارە بینمێتە لەوە چێ من نەخۆشمەیە 14 ساڵیشە هەر نەخۆشی خۆمە یعنی یێتەوە سەیرەکەم کچەکەشی هەر نەخۆشی خۆم یعنی ئەمانە کەوا ئەکا لەگەڵ یا قسە ئەەکەیت و ئەدوێن مجموعەی مەشاکلی خۆی هەیە ئەگەر فەرەزمە لەگەڵ ئەوە بۆ ئازارە بێ ئەبوو شتێک تر عیلاجێکی تری بۆ نەنووسی گلەیەکە یعنی تەسەوەرەکەم سەبەبەکە زیاتر ژنان خۆیان بێت زۆر باشە کاتە دوو ڕووداوی خۆشمان بەسە ینی بە پرسیارەکەم کەم بە دوو بەشەوە هەم ڕووداوی خۆش هەم ڕووداوی ناخۆش لە هەموو بوارێکی کارکردنا ڕوئەیە باەکەم جار لە ناخۆشەکە دەستبین ئەو شتە ناخۆشانە چین کە ڕۆژان ڕوبەڕوو تێبێتەوە لە کاتی کارکردنتە والله ئەو شتە ناخۆشانی کە ناخۆشترین شدەوەیە کە فەحز بۆ نەخۆشەکەی بەڕاستیکەیەتەوە ئەم نەخۆشی خراپە دەچێت یعنی خۆشت نازانی ئەو پەیامە کاتت نەک بۆ نەخۆشک بۆ دکتۆرەکەش ئەوە ناخۆشە یعنی بەڕاستی زۆر ناخۆشە یعنی نازانی چۆن بیگەین هەم بە نەخۆشەکە هەم بە کەسوکاری نەخۆشەکە ئەو بەڕاستی من هەموو جارێ ناخۆشترین شتەکە بە نەخۆشی بڵام یا بۆ نمونە ئەوانەیەن بۆ مەسەلەیەکی زۆر بۆ مناڵی نابێ 16 ساڵە سیرەکەی ئەمەلی نییە بێئومێدێک زۆر کەمە هەرچەندێکە من قەت ئەمەل نابڕم بە نەخۆش یعنی هەموو جاری هەر ئەمەلێکی ئێمە چونکە بەڕاستی من لە ئەزمموی کاری خۆمە زۆر شتم بینیوە یەکێک لەوانەیە کە زۆر خۆشە بەلامەوە نەخۆشێکە ئیستا لەوە چێ گوێشی لێم بێ هەبە 18 ساڵ بوو زەواجی کردبوو لەگەڵ بوو و کچی هاوسەرەکەیە بەڵێ کە هات ئەموو خۆتۆ هەریت با من عیلاجێکت بۆ بنووسم خوا گەورەیە وانیدی 74 بوو یعنی ئێستا حالیە مناڵەکەی تقریبا ساڵ و لەوە چێ 3 مانگ بێ کە هات دوای چەند جەلسەیە هەر لەگەڵ بووکەکەیە کە هات عیلاجم بۆ نووسی خاڵ ناگرێ بووکەکانی لەگەڵ کچەکانی زۆر حەزیانە کرێ تەشجیعیانە کرد حەزەکەین لە باوکم مناڵێکی هەبێت والحاصل عیلاجم بۆ نووسی جاریکان ئەوە هیچ لەبارێکی بۆ جاری دووەم حملی کردەوە حسابکە لە تەمەنی 46 ساڵیە 46 بۆ 47 والدی 74 کە حملی کرد بەلامانەوە زۆر سیر بوو خۆشیش بوو وەکو کە هاتاوەکو نۆمانی تاوا کرد هاڵە دەستم لەسەر دڵمە چونکم بەڕاستی حەزمە کرد تەواو ئەها بڵێن هەم نەتیجەکەی ببینێ هەم دڵیان ئافرەتەکە بەڕاستی ئینسانێکی زۆر چاک دڵی خۆش بێت بێگومانە ئاژێ مودایەکەشیان بەس لە بەخشین کردم تەسەوڕ ڕاکە ئێرە چەند خەرەباڵەوە وەکو ئاهەنگێکیان بۆ گێڕاوە باشە دکتۆر ئەڵێن ئەو دکتۆر یعنی بێجگە لەو زانستی هەیەی ئەو دەرمانی کە ئیبەخشێ بە نەخۆشەکانی هەنێ جار معجزەی سێ ڕوئەیە کە ئەوە دەسەڵاتی خۆی گەورەیە ئەمانەش ڕوویەوە یعنی منی سشکە باسێکم بڵین ڕەفیقی یەکێ لە براژنەکانمە تەسەوورەکەی چوو بوو لێکێ لە سەنتەرەکان ئەوە ئێمە چییە مەخزوونی هێلکەیە ئەوە کەم بوو ئەمەلێکی زۆر کەمیان نابوو پێی یعنی هۆرمۆناتیشی بەڕاستی بەرز بوو عیلاجمان بۆ نووسی و سەپۆرتێکی گەیلایانی دەرونی ئارامەیەکی پێ ئەبەخشی یعنی چوو بەڕاستی ئیشی دکتۆر بەز نییە عیلاج بنووسی و فەحەز بێگومان تۆ بێ کاتێکیش بێ بە نەخۆش تەفاعولکەی لەگەڵ هەستەکانیان تەفاعولکەی لەگەڵ مەشاکیلەکان جارە دکتۆرەکان هەم پاڵپشتێکی دەرونیش ئێن بە نەخۆشەکە ئەمە زیاتر کاریگەری لە عیلاجەکان زۆر یعنی کە هاو عیلاجم بۆ نووسی فتری وتم 3 مانگ 6 مانگ بەس نەبچۆ بۆ لای دکتۆر نەبچۆ سۆنەرکەنە هیچ مەکە تۆم عیلاجانە وەرگرە حەملن نەبووەرەوە الحەمدوللا دوای 4 مانگ هاتەوە حەملی هەبوو ئەوە شێکێکە لە ڕووداوی خۆش جاری دووەش هاتەوە یعنی بەحساب وتی جەدۆلم بۆ دانێ وتم بەهرە خان تۆ خوابکە حرفاکە هەم تەبێ تۆ باز دە جەدۆل بێنە دوای فتری تقریبا 6 مانگە الحەمدوللا حەملی بوو
ینی خی گەورەش بە دڵی خۆی لەگەڵا کرد. باشە هۆکاری زۆربوونی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و ئەم بابەتانە بۆچی ئەگەڕێتەوە لە ئێستا زۆرێک لە خانمان بە ئەو نەخۆشیانەوە ناڵێن بەڵێ هۆکارەکانی نەخۆشیەکان خۆتەزانیسە هەر بە هۆکاری ئەو گۆڕینە لە جەوە ژینگە یعنی تەسیری هەیە زۆر تەسیرەکە ینی مە هۆکارێکە بۆ بەڕاستی مناڵەبوون زیادبوونی ئەو قەڵەوی کە ئێستا خەڵکتیایەتی یا بۆ نەجوڵان ناسەحیە ئەو نەجوڵانە ئەو بارە دەرونیی کە ئەم تۆڕە کۆمەڵایەتێکە بەڕاستی دروستی کردووە اینجا خەڵکیش بەڕاستی ئەوەی تێبینی یەکەم یا زۆر زوویە بۆ مەسائلی ئەوەی کە بۆ حەملی نەکردووە ئەفتەرێکی زۆر باشە کاتێک کەسێک یەت بۆلات بێهیوا بووە یعنی دەستی لە ژیان شتۆ بۆ کوردێکی خۆمان یەت بۆلات تۆ چی هەڵدەستێک لەبێت ئەو کاتەیە ینی ئەو کەسە چۆن وەڵام ئەیتەوە من هەر وەکو ئەڵێم یعنی قەت کەس بێ ئومێد مەکە یعنی هەتا بتوانی سەپۆرتی نەخۆشەکە بکە چونکە بەڕاستی ئێمە حاڵەتی بۆ نمونە مەسائلی مناڵەبوون لە سا پێنجی هۆکاری مناڵبوون نەزانراوە یعنی هەیە نەخۆشەکە سێرەکە هیچ مشکلێکی نییە و ناشی بێ باشە نعنی تۆ کە تۆ هەموو هۆکارەکانە بە تەواوەتی لە 100% نەزانی ناشوانین لە 100% ئەو کەسە بێ ئومێدکەی کاتە هەر لێرەوە کۆمەڵە زانیاریمان پێ بکە چۆن خۆمان بپارێزین لە نەخۆشی ژنانانی کە ئێستا زۆر باوە بە تایبەتی ئیلتیهابات و کیسی هێلکەدان و ئێستا زۆرێک لە ژنان و ئافرەتان پێویان ناڵێن کیسی هێلکەدان ئەوە تەکەیویستی هێلکەدان زۆر بووە یعنی هۆکارەکەشی زیاتر ئەگەڕێتەوەی هیچ ئەوە هۆکارەکە زیادبوونی هۆرمۆنی مێشکە کە تەسیرەکاتە سەر شێوەی گەشەکردنی لەناو هێلکەدانەکانە جگە لەوە هۆکاری تریش لایفستایل ئەو جۆرە خواردن و خۆتون و جوڵەی کە خەڵکی لەسەر کاتە دوجار ینی ڕەنگە پامیتەوە بێت کە لایفستایلمان ڕێکردەوە بێگومان دوورە بی لەو نەخۆشیانە ئەو شتانە ڕای کردەوە هەم مەناعی جسمی باشترە بێ هەم لەو نەخۆشی تەکەویسەش پارێزرا دکتۆرە من مادوم کردی بەڵام حەزەکەم گفتوگۆکانمان درێژە پێ بێن لێرەیە کۆتایی پێین و دواتر بەردەوام بارەکەوە دکتۆرە فەرموو جا ئێمە لە نەخۆشخانەی بەخشینین حەزەکەم باسێک لە بەخشین بکەی ئەزمموی کارکردنی تۆ لێرە لە کێکەوە دەستی پێ کردووە چەرێکە لێرەی ئوستافی بەخشین چۆنە بەگشتی لێرە ئەو بەشانی کە تیا کراوەتەوە مرتاحی لەگەڵیان لە سەرەتایدا مەزرانی بەخشینەوە من الحەمدوللا دەست بەکاربوون لێرە زۆر مرتاحم خوا بزیابێ من پێشووتە لە شوێنی تریشم کردووە خۆ شوێنەکانی تریش زۆر باشن بەڵام لەگەڵ ئەم ستافەیەوە هەستەکەم زیاتر مرتاحترم هەم ستافی قاوشیان هەم ستافی ئیدارەیان هەم ستافی وەکوتم نەشتەرگەریان مناڵبوونیان کەسانێکی بە ئەزمونن بەڕاستی باشە بوونی ئەم مرتاحی و ئەم پەیوەندیە باشە لە نێوان کارمەندەکانە ئەو شوێنێک کە کاری تیاکەن تا چەندێک گرنگە بۆ کارکردنی هەر کارکردنێک بە تایبەتی کارکردنی تۆ دکتۆر هەموو کارێکە تۆ مرتاح بی مێشکت هیچ جەنجاڵێکی نەبێ لایانی دەرونی بڵین مرتاح بێ تاکید بەسەر کەوتووە بی یعنی تەسەورەکەم ئیشەکانیشت هۆکارەکەی زیاتر لایانی دەرونیە بچەند لایانی دەرونی مرتاح بێ ئیشەکانیش ئاسانتر و خۆشتر و سەرکەوتوترێ باشە هەمیشە بەخشین لۆدێکی زۆری لەسەر قەرەباڵغێکی زۆری تیابێ لەگەڵ ئەو قەرەباڵغی ئێرە چۆنی واللهی الحەمدولله یعنی بەیانیان زیاتر بحکمی ئەوەی کە نەخۆشەکان زیاتر وا ڕاهاتون لە دوای نیوەڕوان نابێن کیساتەکانی من زیاتر حاڵەتەکانی ئیمەرجنسی حاڵەتی تاریئەن و ستافەکانیشان لەخوا بەزای ویسە من ئەمڕۆ عملیاتێکم هەبووە یعنی بە ماشاءالله قەت تەسەورم ناکە لەمەوە 5 دقیقە سەیرەکەم ستافەکان هەمووی حازرن زۆر باشە باشە یعنی لەگەڵ ژیانە کۆمەڵاتیکە تا چۆن ئەم بارودۆخانە ئەگونجێنی یعنی لە پڕ تەلەفۆنی بۆکرێ لە میوانی بیت لە ماڵەوە بیت چوزانم ئەرکێکی گرنگە هەبێت یعنی چۆن خۆ حازرەکەیت و ئەڕۆی ئەمە ڕەنگە قورس بێ بۆ زۆر بەمان کە بیری لەکەینەوە جاوەرە گەر بە عەمەلی لەو ژیانە ئەبیت کە کەوتیتە ئەو ژیانەوە من وەکو پێشووتر وتومە یعنی من فەزڵەکە فەزلی خوای گەورەیە و پاشان حەزت بۆ ئەو میهنەیە چەند بێ ئەو نەمودعی لێبینی ئەو نە زیاتر حەزەکەی بەدەم میشەکەتەوە بچی ئێمە بەعکسەوە ئەگەر ئیشمان نەبێ شتێک احتیمال لەو کاتە بێ تاقەت بین و لە هەمان کاتیشە سەپۆرتی دەوروبەرە یعنی تۆ چەندێک خێزانەکەت ئەوانی دەوروبەرت هاوکار بن ئەو نە
دەسەورەکەم ئەوە هۆکارێ بێ بۆی کە تۆ ئیشەکانە باشتر و جوانتر کاتە هۆکاربوونە بۆتە گرفت بۆ و ڕاهاتووی لەسەر کارەکەت ئینشاءالله تر بۆ مەبەستەش حەزەکەم ئینشاءالله هەمیوانی من بن ئەچینە ماڵەوە بۆی کە لە ماڵیشەوە بزانم. سپاسی بانگەشتکردنەکە دەکەین زۆر کاتت تەرە با بڕۆین. ئەڵێ ساحێب ماڵە بێ سەرەتا پێشکەوە فەرموو. عەفوان. جا ماشەڵڵا حەوشێکی جوانیشێ من حەزەکەم لێرە تۆزە بۆستین سێرەکی گوڵەکان دەکەین. خێر بێن. جاسەکەم سۆزایەکی زۆر جوانە هێنە ماڵەکە حەزت لە گوڵە زۆر حەز لێە زۆربەی خانمانی کە بەرنامەم لەگەڵ کردوون زۆربیان حەزیان لە گوڵ و ئینجان و سۆزایی وە سەگەم هەر خانمان بەگشتی حەزیان لە سۆزایی وێ تا چەند گرنگیان پێ خۆت خەریکیان سەحالیەن بە هەنی فەسڵەکەی تۆزە سەرمایە گوڵەکان تۆزە بێنازن ئەگینا لە بەهاران و هاوێنانە جوانم یانی ئەڵە دەبێ و ماڵێکی خزمەتی کێوە حتمان ئەرۆڵا بێ زۆر ئاگاو لە ئاوانیان بێ و ئەمانە هینی خۆیان هەیە تایبەتی خۆیان کە بتێ گوڵی زیاتر بگرن دەرمانی بەس هەستەکەم بە چاو وەرزەکە جوانە ینی گوڵی جوانی پێ ماشاءڵڵا وەڵڵاهی باشە بەزاتی بەهارانە خۆ جوان ئەرکەکانی شوای کرد بەکەم تر خزمەتیان بکەی وایە حتمان بەس هەر حەزم لێتی ئەی کاتی هەر بۆ تەرخانەکەی لە ڕۆژەکەی خۆتە هەستەکەم هەنێکیشی سەرما بردبێتی وایە وایتر ئەبێ لەم هینەیە فەسڵەیە هەنێکیان کە خۆتە زانی دارەکانە بێ هەنێکیان چواردەوریان کە بۆی کە سەرمایان نەبێ بەتایبەتی هەنێکیشیان خۆی بە سەرما لە ناوە چێ لە بەهارە لە هاوینە هەڵەیاتۆ بە سەنێکیشیان ناوەڵام کە بە سەرماکە لیا زۆر جار تانس کە لەوەرە ساردەکانە هەنێکیان هەردا ئەپۆشرن بۆ ئەوەی کە هیچیان لێ نەیە گوڵەکان زەر نەبن ئەم منتیقەی چوارچراش تۆزێک لە چاو منتیقەکانی سەرەوە ساردەکی کەمترە یعنی تەسەورەکەم زیاتر گوڵ لێرە ئەمێنێتەوە منتیقەکانی سەرەوە کاتە جۆکەی ساردەوایتر لێرە ئەو نەنەوە سێنم و لێوێشەوە هاتووی فەرموو بەچینە ژوورەوە زۆر باش خزمەتدانە عەفوان فەرموو وانیا خانم جاتۆ پێشکەوە زۆر سپاس مەمنون پێشکەوە ئەم جارەیان پێشکەوە زۆر مەمنون فەرموو بەخێر بێ خێر بێ خێر بێ سەرچاوی خا بەخێر بێ سەرچاو عەفوان بەخێر بێ سەرچاو دکتۆرەوە هێنامیشمانەوە ئەنێ هێنامەینتە ماڵەوە و دڵیانەسە هیلاکیش حەز ناکەم زۆر درێژە بوو بەستر پێم خۆشە گفتوگویەکی خێزانی و کۆمەڵێک پرسیاری تریش بکەین لێرەدا چەند مناڵە هەیە لە کێکەوە هاوسەرگیری و کردووە بەڵێ تقریبا لە 2001ەوە من هاوسەرگیریم کردووە الحەمدوللا خاوەنی 5 مناڵم چوار کچ و کوڕێکی جوانم هەیە ماشاءالله هیچ یەکێکیان حەزیان لە بواری دکتۆریوانە هەیە واللهی وای لێ هاتوو مجتەماکە زیاتر هەمووی تەرکیزی هەیە لەسەر بەشە تۆبی پزیشکیەکان پزیشکیەکان ینی وەکو حەزیان لێ بەڵامی تر من هەموو جارێ ئەڵام خۆیانە بینن ینی دایکیان بۆ پێنجچەنێکی لاکە بێ ئەوی ترێتێتەوە سەر ڕغبەتی خۆیان کات تۆ حەزەکەی بە پێویستی خۆیان ئەوە هەڵبژێرن ئەی باشە ئەمڕۆ زووچوی بۆ نەشتەرگەری هەموو بەیانی ئەوە زوو هەڵەسی ڕۆژانە چۆن بەسەرەبەی کاتەکانە لەگەڵ ئیشی ماڵەوە چۆن تەرخانەکەی کاتی بڵین داوام کاتی بڵێن قوتابخانەی مناڵەکان حتمما نەبێت تۆزە زوو هەستی لە بەرەوان داوامیان بەیانیانە و مناڵەکانیشم ئەم دوانی ئەخیرم خۆمەیان گەیەنم بەڕاستی بەڕاستی پار زۆر هیلاک بوون لە پاسا ئێتر لەبەرەوە حەز ئەەکەم خۆم بیان گەێنم بەیانیان کە هەڵە سەڵوانم گەیان
ئەو ئەمڕۆ ئەو بوو کە لە ڕێگا ئەو يعني هەوڵی ئەو کاتیش بۆ ئەوان بەڵێ، تەرخانکەی بەڵێ، زۆر باشە. ئەی قەت ناڕزایەتی دەرنابڕم بڵێن وڵا ئەبری دایک بۆ ئۆکمان دکتۆرن و ئیتر داوامیان هەیە بێزار بن یان جۆرێک لە جۆرەکە حتمما خۆمان مناڵ بووین نزانین حەزەکەین دایک دایمە لە ماڵ بێن تۆ هاتیتەوە هەموو جارە مناڵەکان وڵا دایکەکە ڕفیقەکانمان کەینەوە ئەڵێینەوە دایکمان پێشوازیمان لەیەکایانە بوونم لە ئەو کاتانی کە لە ماڵەوە بەڕاستی جێوێکی تریان هەیە یعنی حتمما خۆمان مناڵیمان تێپەڕانەوە بوونی دایک و باوک لە ماڵەوە ئارامێکی زیاتر بە ماڵ و مناڵ ئەبەخشێت. باشە چۆن هەوڵەیە ئەو هاسەنگی ڕابگرن ینی هەم کات بۆ ئیشەکە تەرخانکەی هەمیش بەپێی پێویست بوون پشوویەکە عوتڵەیەکە چوونە دەرەیەکە منداڵەکان دڵخۆش بکات بیان بیتە دەرەوە. وڵای حتمما تۆ هەموو ئیشێکە کردت تەنیا خۆت هۆکاری لەوەیکە ئیشەکانە باشی بڕابڕە چوار دەورەکەشت سەپۆرتت کە کاتە ماڵە پشتگیرتن حتمما منیسە زۆربەی کەڕات کە شەوان بە ئەچمە دەرەوە بۆ نمونە حاڵەتێکی کتوبڕە بێ هاوسەرم لەگەڵمایە هاوکاری باشەکان حەمدولله. ئەی باش لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە چۆنی لەگەڵ خزم و کەس و کار و بێگومان هەنێ بەرپرسیارەتی تریش هەیە لایەنە کۆمەڵایەتێکی ژیانی هەرێکێکمانە بێ گرنگی پێ بدەین لەگەڵەوە چۆنی؟ حتمما زۆر من لایەنی کۆمەڵاتی زۆر حەزم لە هاتوچۆیە لە بڵێن زیادکردن و پتەوکردنی علاقاتی اجتیماعیە ئیتر لەگەڵ هاوڕێیا بێ لەگەڵ خزمانی دەوروبەرا بێ پێشووتریش یعنی سەحانیان پێشەمانە جمعان زیاتر دامانناوە بۆ سەردانکردنی کەسوکار. جاڵەن ئەو خێزانی کە دکتۆرێکی تیاابێ هەمیشە خزم کەسوکار لێ کۆ بنەوە کاتێکێشیان هەبێ گرفتێکی پزیشکی یەکسەر ڕاکەن ولا ئەوە غەڵەت چیمانە بزانین عیلاجێکمان بنووسی ئەوە هەیە لە ئێوەش ئەکەیت ینی هەر وەکو چۆن تۆ بۆ نمونە لایەنی ئەوەی کە خزمایەتی ینی بۆ نمونە بەوەی کە خزم تا کەستا هەستەکەی شتێکی تریشی بۆکەی یعنی لەگەڵ ئەوەی تا تۆ لایەنێکی اجتیماعیەکە علاقاتەکە بەجێەکەی لەگەڵیشیا چارەسەری یا شتێ بە ئێمە بکرێ خۆشحاڵترە بین کە قەت نەخۆش نەکەون بەڵام کە پێویستیشیان هاوکاری هەر خۆشە شتێکی خۆشە ینی خۆت بەدەم کەسی خۆتەوە چی ئەی لە ڕووی کاروباری ناوماڵ و چێش لێنان و ئەو شتانە کاتیش تەرخانەکەی بۆوانە چێش لێنێ حتمما تا خۆم لە ماڵەوە بم و بتوانم بڵێن هەوڵەیەم شتەکان خۆم بیکەم و شەوانسی دایک تایبەت حتمما مناڵەکان واڵن کەیتر من چێشتەکەم لێ نابێ ئەڵە دایکە دیارێکسە تۆ چێشتەکەت لێناوە تامێکی جیاوازی باشە ینی لەلایەنە پزیشکیەکەیە کە تۆ ئێستا دکتۆرێکی و ئەزمونێکی باشت هەیە هەمیشە ئەڵەن هەندێک کار هەیە زۆر ئینسانی مرۆڤایەتی هەم لە ئاینی ئیسلامیشە هەندێک کار هەن کە گرنگن لەبەر ئەوەی کە خزمەتێکە بە خەڵک بە کۆمەلگا بە کەسانی تر تۆ لە ڕووی پیشەکەتەوە تا چەندێک ئەمە بە خزمەتێکە زانی هەم بۆ مرۆڤایەتی هەم بۆ ئاینەکەت کە دەبینیت ئاها بەدەم خەڵکەوەیت و کێشەکانیان چارەسەرەکەی بەدەم گرفتە تەندروستیەکانیانەوە لایەنی تەندروستی من لایەنێکە کەس نییە بڵێ پێویستیم پێی نییە یانی لایەنێکە هەموو کەس پێویستی پێیەتی لەبەرەوە ئەتوانیت تۆ خزمەت بە هەموو کەسێ بکەی هەموو چینەکان بە هەموو شێوەیەک بتوانی خزمەتکەی و پاشانیش ینی چەندێکیش تۆ لە لایەنی پزیشکێکەوە قوڵ بیتەوە ئەمنە لایەنی ئیمانێکە و بەقەوەتە بێ هۆکارێکیشە بۆی کە ئیشەکە باشتر حتمما یعنی من هەموو جارێ لەگەڵ ئەو مساعد جەراحانە کە ئیشەکانەکەین ئەڵێن سوبحان الله خۆی گەورەیان تۆ ئەمەلیاتاکی ئەو شتاکەی خۆی گەورە قودرەتێکی ئیلاهی نەبێ ئەمە بەو شێوەیە لێ بکاتەوە بە حیاتی بەدەست و پەنجەی تۆ ئەم شتە ناچێتەوە شوێنی خۆی لەبەر ئەوە یعنی هەتاوەکو تێڕامان بی لە ناو ئەو ئینسانە چۆن دروست بووە خۆی گەورە چ جیهازێکی مەناعی بۆ دروست کردووە یعنی سرد ئەسوڕمێ بەڕاستی و خۆی گەورەش خۆی ئەفەرمێ قل إنما لا تعمل الأبصار ولكن تعمل القلوب التي في الصدور يعني ئێمە عامەتەن چاوەکانمان هەموو کەسێک ئەیبینێ يعني بەڵام مهم ئەوەیە تۆ بە چاوی دڵ ببینێ چەندێک قوڵ بیتەوە لە ئیشەکەتە تەسەورەکەی وات لێەکە زیاتر مصر لەوەی کە ئیشەکانت یعنی بۆ نمونە عیبادەتەکان لە کاتی خۆیان بکەی ذکرەکان لە کاتی خۆیان بخوێنی و سبحان الله چەندێکیش پێویست بی لەگەڵ خۆی گەورەیە کارەکان ئاسانترە بەڵێ أنا عند ظن عبدي بي يعني سبحان الله چەندێک لایەنی ئیمانێکە و بەقەوەتکەی ظنی باش بەری بەخوای گەورە يعني تصور کە من ئەوم لە ژیانی خۆما بینیەوە چەندێک وتومە کە ئەم ئیشە باش ئەڕوە
ئینشاءڵڵا نەتیجەکەی باشیە باش ڕۆیشتووە ئەگەر ترسا بێتە میاشتێ سوبحانەڵڵا بۆ شێوە بکە من تێرساوم لێ لەبەرەوە تازەنت بە خی گەورە باشتر بێت خۆی گەورە بەستی کار ئاسانتر بێ کار ئاسانترە بێ زۆر باشە دکتۆرە من کاتم نەما زۆر خۆشحاڵم بۆی کە لەم دەرفەتەیە لەگەڵ بەڕێستانە گفتوگویەکی باشمان کرد و کۆمەڵێک زانیاری و قسەی خۆشمان بێکەوە کردووە سپاس دەکەین ئومێد دەکەین کە ئەو تەمەنی کە ماوتە لە خزمەتی هەم بوارەکەی خۆتە و لەو کەسایەتی خۆتە بتوانی جێبنجێکی باش بەجێ بێڵی وەکو هەمیشە بەکاری ناز و باشەوە ببینین سپاس دەکەین بۆ کاتێکزیدان بم شێوازە بەنامی جارەمان لەگەڵ دکتۆرە گوڵاڵا کۆتایی پێهێنا بەخۆی گەورەتانە سپێرین ئومێد دەکەین تەندروست باش بن خواتان لەگەڵ